بەڵێ ئەم جۆرێشانە کاریگەری دەرونی لەسەر خەڵک دروستەکە خەڵکێکە لە دەرەوەی هێرشەکان جای و کەسانی کە هێش کراوەتە سەر ماڵەکانیان و کاریگەری دەرونی لەسەر خێزانی پێشڕەو دزەی دکتۆرەهانە بۆ ئەمە بەستە میوانداری بەڕێز دکتۆر یوسف عوسمانمان کردووە. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. کاریگەریەکانی ئەم هێرشە کاریگەری دەرونیەکانی بۆ سەر دکتۆرەهانە چۆنە بێت؟ سلااوتان لەبێ شەوتان باش. لە ڕووی سایکۆلۆجیەوە هەموو زەبرێکی لە ناکاو یان هەموو ڕووداوێکی لە ناکاودا زەبرێکی دەرونی لەسەر و کەسانە دروست دەکا کە لەو شوێنن. بۆ نمونە تەقینەوە بێت یان هەر سەدمەیەکی تر بێت یان هەتا بەرکەوتنێکی با بڵێن ئاسن بێت هەر شتێکی تر بێت. ئەم ڕووداوە لە ناکاوانەدا جۆرێک لە فیشار دروست دەکات، فشارێکی دەرونی. لەوێوە هەموو یادوەریەکان دەپچڕێت تەنها ئەو کاتانەی بەبیرە کاتێکە لەوێ لە هۆش خۆی دەچێت یاخود زەبرە دەرونیەکە کار لەو کەسانە دەکاتەوە. بۆیە ئەم شارە دەرونیە ئەوەندە بەهێزن ئەوەن ڕووداوەکانی تەواو بەبیر نایەتەوە. هەموو ڕووداوەکان دوای ئەوە دەپچڕێت، دوای تەقینەوەکە، دوای دەنگەکە، دوای زەبرەکە ئەوانە دەپچڕێن. دەبێتەوەی تێکچوونی هۆرمۆناتەکان، دەبێتەوەی تێکچوونی یادوەریەکان، دەبێتەوەی تێکچوونی بیرکردنەوە و زاکیرە لەو کاتە هەمویانەوە دەشێوێن وەکو ئەوەیە کە هەمووی تێکەڵاو یەکتر بێت. تەنها ئەو ساتانەی لە بیرە زاکیرە تەنها ئەوانە خەزن دەکات، مێشکی ئەو کەسە ئەو شتانە خەزن دەکات کە لەو شوێنە کە پچراوە ڕووداوەکان کاریگەری هەبووە و ئەلەوێ یادوەریەکان دەپچڕێن، دوای ئەوە هیچی بیر نایەتەوە. بۆ نمونە کەسێک کاتێک کە زەبرێکی وای بەسەردێت وەکو ئەو خێزانە بەڕێزە تەنها خۆی لەناو ئەمبولاسەوە دۆزیوەتەوەی تر هیچ شتێکی تری بیر نایەتەوە. ئەمانەش مەودایەکی زۆر درێژیان هەیە و وردە ڕووداوەکانی بیردێتەوە. هەرچەند وەزی تەندروستی باش بێت یادوەریەکە ناخۆشەکان یادوەریە ناخۆشەکان یان دەموچاوی ئەو کەسانە یان گفتوگۆیەکانی وردە بیر دێتەوە ئازارێکی دەرونی زیاتری دەبێت. لە ئازاری جەستەی ئەگەر کەم بوو دەبێتە ئازارێکی دەرونی. مێشکی وای لێ دێت کە ئەم ڕووداوانەی وەکو فلیمێک بە بەردەوام دووبارە و سێبارە بێتەوە. ئەمەش ئەگەر هاتوو ئەم زەبرە دەرونیە تەخفیف نەکرێت ئاسان نەکرێت کاریگەریەکی درێژخانی لەسەر ئەو جۆرە کەسانە دروست چ بێتە کیمکردن ئەف کاریگەریە کولسەر دەروونە دکتۆرای بخۆبی یعنی ئەوە ئەم بەحسکین کۆرەسەتە کە مەزنە ڕەنگە یافسانەهی بت بەحسکردن لێ ئەو کەسێ تێدا دەرباز بی یعنی ئەو کاریگەریە درێژخۆیان چ تشتێکی بێتە سڤکردن چ ڕێکێکی ئەمە وەکو بەڕێزت وتێت ئەمە کارەساتێکی گەورە یعنی ڕووداوێکی زۆر گەورەی و زەبرێکی دەرونی بەهێزی هەیە. دوو شت دەکرێت ئێمە بیکەین بۆ هەموو زەبرێکی دەرونی بەهێز. یەکەمیان بەپێی کات ئەو کاتێک کە هەیەی با بڵێن وەکو چارەسەرکردنی جەستەی چارەسەرکردن کە خۆی ئەوە دەبێت بەهێزتر دەبێتەوە ئەتوانێت بەرگری ئەو زەبرە دەرونیە بگرێت. دووەمی شت ئەو کەسانی کە نێزیکن لێی ئەوانە لەگەڵی بن لە دەوروبەری بن کەس و کارەکەی دایک و باوکو ئەو کەسانی کە لەوێ بوون ئەکرێ ئەوانەی لە ژیان داماون لەگەڵی بن. ئەمە جۆرێک لە ئاهێکی دەرونی پێدەبەخشێتەوە و باشتر دەبێت. و ئەوەی سێم ئەوەیە کە تۆ ئەو ڕووداوانەی کە ڕووی داوە وردە پێی دەڵێ بۆی قبولی کات بۆی وەریگرێتەوە بە ئەوەی کاتەکان نابێشتەکانی لێبشاریتەوە کە بێتە مفاجەیەک یان بێتە ڕووداوێکی تر. هەموو سەدمەیەکی دەرونی هەموو زەبرێکی دەرونی کە لە دەرەنجامی لە دەستدانی کەسە خۆشەویستەکانەوە دەبێت ئەلەوێەوە دەست پێ دەکات. دەبێت ئەو کەسانی کە خۆشی دەوێن دایک و باوکە کەسەکانە کەس و کارەکانە ئەبێ بەردەوام لەگەڵ یانە بن بەردەوام هانی بدەن تەشجیعی بکەن. و خاڵێکی تر زۆر زەرورە ئەمانە ئەبێت لە ڕووی جەستەیەوە لە ڕووی برین و زاندارەکانەوە زیاتر بکەونە سەرپێ و هیچیان پێ نەگوترێت تا بە تەواوەتی چاک دەبنەوە. ئەنجا ئەو کێشە دەرونیانان وردە پێ بگوترێت. ڕەنگە جارێکی تر تووشی تێکچوونی باری دەرونی بێت، تووشی جۆرێک لە حالەتی هیستریا بێت،
جۆرێک لە خەمۆکی توش بێت بەڵام ئەوە لە بەپێی کات ئەمە ئاسانتر دەبێتەوە و مامەڵەکردن لەگەڵ ئەو جۆرە کەسانە بەپێی کات دەبێت نەک ڕاستەوخۆ هەموو شتەکانی پێ بگوترێت. زۆر باشە دکتۆر یوسف خوێندەوەتان بۆ ئەو گردە ڤیددیۆیە بۆ خێزانی پێشڕەودزەی دکتۆرە هانا چییە؟ بەڕاستی هەندێک شت هەیە کارەساتە بۆ هەمومانەوە نیگەرانم بەو شتانی کە ڕوو دەدات ئەمە بۆ هەمومان مایەی نیگەرانی دەرونیە کە ترس و دڵەڕاوچێ لای هەمومانەوە دروست دەکات بە تایبەتی ترس و دڵەڕاوچێ لەو خانەوادەیە زۆر دروست دەکاتەوە چونکە هەموو زەبرێکی دەرونی هەموو زەبرێک کە لە ناکاو ڕوو دەدات بێ ئەوەی تۆ خۆتی بۆ ئامادە بکەی زەبری دەرونی چێ شتێک ڕوو دەدا خۆتت بۆ ئامادە نەکردووە هیچ پێشاتەیەکی نییە هیچ پێشاتەیەکی نییە ئەمە ترسێکی بەردەوام دروست دەکات ترسیش خۆتەزانی تێکچوونی سیستەمی بەرگری ئەو ئینسانەیە کە سیستەمی بەرگری تێکچوو زۆر لاواز دەبێت بۆ هەموو کێشێک و هەموو گرفتێکەوە لە ڕووی دەرونیوە تێک دەچێت هەڵچوونی بەردەوامی دەبێت خەمۆکی دەبێت گۆشە گیر دەبێت لە هەموو هەتا لە تەقەی دەرگاش دەترسێ ئەم ترسە لە ڕووی دەرونیەوە زۆر خراپە بۆ ئەو جۆرە کەسانە ئێمە ئەبێت چارەسەری ئەو ترسە بکەین چارەسەری ئەو نیگەرانیە بکەین ئەم ترسەش هەمومان دەگرێتەوە هەموو باڵێن هەموو هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێر دەگرێتەوە کە هەمومان باڵێن شتێک ڕوو دەدات ئاگامان لێی نییە بۆیە ئەم ترسە زۆر خراپە بۆ ئەم خانەوادەیە لە ڕووی دەرونیەوە ڕەنگە هەندێک جارێ ئەم ترسە ماوەیەکی زۆر درێژ بخایانێت زیاتر لە 2 ساڵ 3 ساڵ بخایانێت بە بەردەوام لەگەڵی بێتەوە و ئەو ترسەش دووبارە دەبێتەوە کاتێکە ڕاستیەکان دەزانێت کاتێکە هەموو ئەو ڕاستیانە دێتە گۆتن دووبارە ئەم ترسە دەبێتەوە ئێمە خانەوادەی ئەو دکتۆرە بەڕێزە خانەوادەی ئەو لێ قەوماوە ئەبێ خۆیان ئامادە بکەن کاتێککە ڕاستیەکان بە ئەو کەسە دەڵێن چۆن قبولی دەکا دکتۆر دەخوازە هەمیێژی ئەوە بزیترین دەمەوێن بریندار بینە دیال دکتۆرە هانای خێزان و شەهید پێشڕەودزەیە زیکۆ هەم تەندروستیاوانە جەستەی هەم یا دەرونی باش بێت لێ خواندنەوە بۆ ئاخفتنên دکتۆرای هانا چیە ژالیە دەرونی و سایکۆلۆژی و ئەوە وێ گوتی ڕاستیژی هوسا یعنی دیر بەش وێ بخۆش دکتۆرایك و ئاخفتنە گوت بەتنەی ئەوسا بێت لێ ئیرانی گوتیە وانا بنگەهەکێ سەربازی وانا بنگەهەکێ موساتە کردی ئامانج دکتۆرە هانات ئاخفنێت خۆدا دیارە و گەلک هشیاری ئاخفنە خۆت کە ئەوە هین بینن ئەکە ئەو بێژە ماڵەکە ئاسایی ڕەوشەکە ئاسایی زەڵامێ شەهید و جانە خوش دەستدایە میهوانەکە بیە مژیلی خواردنی بینە شیوێ پشتینگەوێ گوتیە ئێکش خزمەت گۆزارە هەرن کا خواردن خواریە ئەوە توژێت بینی ئاخفنێت تەمامەن هەوسا دیار بە پڕاستیژی ماڵەکە ئاسایی بیە ڕەوشەکە ئاسایی بیە هەنجی ئەوە ئیران بێژە کە ئاخفنێن بێ منەمانە تشەکی وسا ماڵێک بیە بنگەهێ مۆساتێ بیە ئەم حالەتانە ئەو وەکو دایکێک هەڵسوکەوت دەکات نەک وەکو کەسێکی سیاسی وشتیەوە وەکو دایکێک هەڵسوکەوت دەکات کە سەرپەرشتی منداڵەکانی خۆی دەکات کە سەرپەرشتی میوانەکانەوە دەکات ئەو ئاگای لە هیچ شتێکی تر نییە ئیتر چۆن بووە چۆن نەبووە گرنگەوێ وەکو دایکێک جەرگ سۆزێکە بۆ منداڵەکانی خۆیەوە کاتێک کە منداڵەکان دەبینێ هەمووی بریندار بوون ئێستا خیاڵی ئەوە دەکات بەچ سەبەبێکەوە منداڵەکانی زامدار بوون بریندار بوون یعنی ئەمانە خاڵێکن ئێمە وەکو دایکێک مامەڵە لەگەڵ ئەو جۆرە قوربانیانەدا بکەین لە هەموو حالەتێکدا لە هەموو شتێکی دەردا هەندێک خوێندنەوەی تر هەیە نابێ بۆ ئەو ڕووداوە بکرێت کە ئەوانی پێ زیاتر بریندارتر دەکرێت ئەبێ وەکو دایک لە بەرچاو بگیرێت کە دایکێکە و منداڵەکانی لەگەڵی بوون یاریان کردووە چوونە خوارەوە نانیان خواردووە پێکەنینون هەندێک زیکرایەتیان هەبووە ئەم زیکرات و ئەم شتانە بۆ ئەو دایکە زۆر بە ئازارە زۆر بە ئێشە تووشی کفتبوونی دەرونی دەبێت کاتێک کە مناڵەکان دێتەوە لای ئیتر لای ئەو هەموو دکتۆر مەبەستی من ئەو نەبووە دکتۆر یوسف مەبەستم ئەزانی چی با خۆمان لە قاڵبی کورداتی پێی نەدەرێت کە ئێمە هەمومان بریندار بووین بەو کارە ساتە با خۆمان دابنین کەسێکی ئەوڕۆپیە دەیەوێت ڕاستیەکان بزانێت
تەماشای قسەکانی دکتۆرە هانە دەکا قسەی کردەوە بە عەربی قسە دەکا چونکە شەیوەرمەندی ئاسایشی نیشتیمانی عێراق قاسم عەرەجی لەوێ بووە بە عەربی قسە دەکا کە قسە دەکا ڕاستی ڕووداوەکان لەسەر زاری قسەکردنی ئەو بەدیار دەکەوێت یان ئەوەی ئێران باز دەکا ڕاستە باخۆمان لە قاڵبی کورداتی بین نەدەرێ من کەسێکم بیانیم دەمەوێت ڕاستیەکان بزان یعنی لەو حاڵەتەیە لە ڕووی سایکۆلۆژی واتوانێت هەندێک شت بڵێ کە دوور بێ لە ڕاستیەوە یا خود ئەو ڕاستیانەیە کە وەکو خۆی باسیەکە ئەزان چۆنە من ویستم بەشی دووە من بۆ تەواو بکەم ئێمە کە دەڵێن وەکو دایک دایمان ڕازگۆیە کە وەکو دایک قسە دەکەین وەکو ڕازگۆیە دائیمەن قسە لەو کەسانە وەردەگیرێ کە قوربانین کە بریندارن کە لەو شوێنانە بوون قسەی ڕاستیەکان لەسەر زمانی ئەوانە وەردەگیرێ ئیتر چ شتێکی تر دەگوزەرێ لە ڕاگەاندنی دەوڵەتێکی ترویان کەسێکی ترەوە ڕەنگە ئەمە ڕاست نەبێت بەقەدەر ئەوەی کە قسەی دایکەکە ڕاستە من بۆی وتم وەکو دایکە بێ مامەڵەی لەگەڵدا بکەین کە بەشی دووەمی قسەکەم ئەوە بوو قسەی ئەو ڕاسترە کە ئەو وەکو خێزانێک هەموو ڕاستیەکان باز دەکات دایمەن ئەو کەسانە ڕازگۆترن لە هەموو ئەوانی کە لە دەوروبەریان هەیە ئیتر چۆن شرۆڤە دەکرێت چۆن لێک دەدرێتەوە هیچی بەقەدەر هەتا قسەی مناڵەکان ڕاسترە و قسەی دایکەکە ڕاسترە کە لەو کاتە چی ڕوویداوە چۆن بووە لە ماڵەکەی چ دەگوزارێت تەنها میوانداری و تەنها خێزانێکن و هیچی تر نەبووە زۆر باشە دکتۆر یوسف لە ڕووی سایکۆلۆژیەوە خوێندنەوە بۆ دۆخی کە دکتۆرە هانای تایە ئەکرێت بڵێن ئەتوانێت ڕووداوەکان بە تەواوەتی وەکو خۆی لەو حاڵەتەیە بگێڕێتەوە یان پێویستە هێشتا چاوەڕێ بکەین کاتێک کە دکتۆر دەڵێ دەتوانێت قسە بکە بە ئاگا هاتووە ئیتر ئەمە دەتوانێت لێی وەربگیرێت قسەکانی لێ وەربگیرێت بە هەموو پرینسیبەکانی ئەخلاقی لێکۆڵینەوە مادەم بەهۆش خۆی هاتوۆتەوە و دەتوانێت ڕووداوەکان بژێڕێتەوە بەڵام ڕەنگە ڕووداوەکان تا ئەو شوێنە بێت کە بە ئاگا بووە بەڵام کاتی کە بێ ئاگا بووە لە خۆش خۆی چووە هیچ ئاگای لە شتەکانی تر نییە بڵێ ئەو قسانە لە ڕووداوەکان منداڵەکان میوانەکان هەر هەمووی ڕازگۆیە چونکە ئەوەی کە بینیوە ئەو ڕووداوانە لەوێ پچراوە لەوێ کۆتایی هەموو شتەکان بووە هەموو ئەو شتانەی بەبیر هاتوۆتەوە کە ڕێک دەقاودەق دەیجێڕێتەوە بەبێ زیاد و کەم بۆ زۆر جار هەیە زۆر جارێ قسەی ئەم قوربانیانە بە هەند وەردەگیرێ و بە زانستی وەردەگیرێ لە علمی ئیجرام و لە سایکۆلۆژی ئیجرام وشتیوە بە زانستی وەردەگیرێت دکتۆرە هانە کە نزیکترین کەس بووە بە سەلامەتی دەرچووە لە ئێرشەکە ئینشەڵا سەلامەتی بێ بە زووترین کات تەندروستی هەموو کەسێک باش بێ بەڵام ئەوانە بەتەنینین کە لە ناو ماڵەکە بوون زەرەرمەند بووینە خەڵکێکی زۆر لە چواردەوری ماڵی شەهید پێشڕە و دزەیی کە ترساون لە بە چەند کیلومترێک لەو ماڵە دوور بوونە پەنجەرەیان شکاوە ماڵیان وێران بووە ترساون یعنی برادرم هەبوو گوتیتی خێزانم و منداڵەکانم گریاون خەڵکی دیکە بە تایبەت کە لەم بارەوە مەسەلەن لەم کارەساتەوە تێپەڕیون و ژیانیان باشە لە ڕووی جەستەیەوە بەڵام لە ڕووی دەرونیەوە خەڵک بەعام پێویستیان بە چارەسەری دەرونی هەیە ینی شتێکی زۆر بچووکە بوو ئەوان بچووک نییە بەڵکو زۆر زۆر گەورەشە ئێمە هەموو خەڵکی هەولێر ئێمە شتێکمان هەیە لە دەروونزانی بازنەکانی با بڵێن زەبری دەرونی ئەوەی کە لە چەقی ڕووداوەکەی بازنەکەی زۆر زەبری دەرونی زۆر گەورەیە بازنەی دووەم کەمترە بازنەی سێەم تۆزێک کەمترە لەوانی ترە حتمما ئەوانەی کە لە دەوروبەری بوون کە پەنجەرەکانی ئەشکاوە و دەنجی تەقەکە زۆرتر بووە یان دەنجی تەقینەوەکە زۆرتر بووە ئەوان تووشی زۆرێک لە سەدمە دەبێت ئەوانیش پێویستیان بە چارەسەرێکی دەرونی هەیە و بە شێوازێکی گشتی بازنەی سێم کە هەموو هەولێر دەگرێتەوە هەمویان تووشی زۆرێک لەو ترسە بوون ئەم ترسەش وا دەکات کە هەمومان پێویستمان بە ڕێککاری یاخۆت کۆنتترۆلکردنی باری دەرونی هەیە کە لەو ترسە ڕزگارمان بێت ئەم ترسە چی وا لێ دەکات کە هەست بە ئامانێک نەکەی لە هەر کاتێکە شتێک بێت بتەقێتەوە تۆ هەست بە ئامان نەکەی خاسەن و کەسانی کە ینی بۆ نمونە لە دەوروبەری ئەو شوێنانن
یاخود لە شوێنە دوورەکانن یان لە شوقەکانن یان لە شوێنە قەلەبارگەکانن کە خەڵکێکی زۆری تێدا ئەم ترسە بە بەردەوامی دەبێت ئەم ترسانەش دائیمەن لە شەو زیاتر دەبێت چکە شەو هەموو خەڵکێک دەچێتەوە ماڵی خۆیەوە بۆیە ئەم زەبرە هەمومان دەگرێتەوە ئەم زەبری دەرونی هەمومان پێویستمان بە خاوبوونەوەی باری دەرونی هەیە ئەو گرژێت دەرونیەمان هەیە بێ خاوی کەینەوە ئیتر بە شێوازێک لە شێوازەکان ئەمە چێ دیکە چۆن دەکرێت پێویستمان بە دڵنیایی و پێویستمان بە جۆرێک لە ئامان هەیە کە تۆ لە ماڵەکەی خۆتا بتانی بە ئیسراحەت بخەوی بە ئیسراحەت بژی ئەمە مەبەستی من ئەوەیە بەڵێ هەمومان بە بازنەی جیاواز بە زەبری جیاواز تەسیرمان لێ دەکات و تەسیر لە هەموو کەسەکان دەکات. بەڵێ دکتۆر یوسف عوسمان دکتۆری دەرونی لە هەولێرەوە لەگەڵ مابووی سوپاس بە ئامادەبوونی بەڕێست. گەلێک سوپاس.